ئەبە چەندین ساڵە و پەیەدە و قەسەدە و یەپەکەوێ ڕاستیە پێشیارایە گشتی دشێوێنن کۆ لە دژی ڕژێمە ئەسەد جەنگێ دکن و ناوچەیەن سووریەن دبن کۆنتڕۆلە قەسەدە و پەیەدەدا ڕزگارکرینە تو کۆنتڕۆلە ڕژێمە ئەسەد لەسەر وان ناوچەیان نینە. لێ هەفتەم لەگەڵ گەفێن تورکیا بە ئەنجامدان ئۆپەراسیۆنەکە لەشکریل بەژارێ من بجەوتر ڕفعەتێ قەسەدە بەرخوادانە خۆیان دیرۆکی یاک و پرۆپاگندەیە ژێرە دکێ بە بلندکردنا وێنەیە بەشار الئەسەد و ئالێن ڕژێمێ لەسەر بارەگەهێن خوا دەست پێ کرد. پەکەکە و باسکن خۆل ڕۆژاوای کوردستانی ئەجەندایان میتێن تورکیا و سیخۆریا ڕژێمە ئەسەد و بجی دکێ کو هەموو ئەو ئەجەندا لە دژی دۆزە کوردی و نەتەوە کوردینە و هەری داویژی بانگە قەسەدە بۆ ڕژێمە ئەسەد تاک و چەکدارن خۆ بشێنێ ناوچەیان ڕۆژئاوای کوردستانیان هەفسینووری بە تورکیارە و دەهەمان دەمێدەژی بەهانەیان بۆ تورکیا دروست دکێت تاک و ناوچەیەکە دەنج ڕۆژاوای کوردستانێ ببرێ و ئەڤیەک دە لێدوانن بەرپرسیارن پێدە و قەسەدەدا خویایە. مەزلوم عەبدێ فەرمانداری قەسەدە گوت و قەسەدە بتەنێ کارێ ڕوبڕووی ئۆپەراسیۆنە تورکیا ببێ و ئەو بخوا شێواندنە ڕاستیانە و کەنپێکردنە بە مەژیە گەلێ کورد لە ڕۆژاوای کوردستانی تاک و جوانن کوردان بدێ کوشتن. ئەگەر پێویست بکەن ئەمە بەهۆی ئاسکەری ژینێن و ئەوەکی برەنگی وەرە چێکن پڕانێکی برەنگی بسەرکە ئەم بێ دکارم بکەن هێزە مەژی هەیە و ئەم دکارم بکەن بۆ نەبێژی أنا بنغازي ماجي كسين كو أردوغان تخازي ودركي وان بجيبك جمارة أوكون يعني نين خناكن ناف فتنة كبيرنجي نبن بارشة كي فتنة كي سوري كبيرنجي ورد جي نبن أنا بخازن هم تكارن بزوري جنيلن كوچتة كبيرنجي ورد شكل. هەر پشتی وێگەفێ بە چەند ڕۆژەکێ سەرکردایەتیە قەسەدە بسەرۆکاتیا مەزلوم عەبدێ بانگ لە ڕژێمە ئەسەد کرد تاکو چەکدارن خۆ بینێ ناوچەیان ڕۆژاوای کوردستانیان هەفسینووری بە تورکیارە و گوت و ئەو ئامادەنە لەگەڵ ڕژێمە ئەسەد دڕوێ هەر ئۆپەراسیۆنەکە تورکیادا ڕاوەستن و ئەف بانگ بخوا ڕادەستکردنە ناوچەیان کوردیە بۆ ڕژێمە ئەسەد وتەبێ بەشار الئەسەد قەسەدە بە عەمەلەتێ ئانگۆسیخوریە تۆمەت بار کرد جارەکەدن قەسەدە درێ فەرهاد شامیرە بەردەبکە قەسەدە بانگ لە ڕژێمە ئەسەد کرد کوچەکدارێن خۆ بشێنێ ناوچەیان کوردی ژێ ئالی خۆبەژی ئالدار خەلیل بەرپرسیارێ پەیەدا بانگ لە ڕژێمە ئەسەد کرد و زووترین دەمدا چەکێنگران بە گوهازێ ناوچەیان کوردی یەن هێلێن تەماسێ بگروپێن چەکدارڕە. حماية الحدود هي من مهمة الحكومة المركزية من مهمة دمشق. قوات سوريا الديمقراطية هي قوات تعني بحماية مناطق شمال وشرق سوريا. إن تم هجوم على مناطق شمال وشرق سوريا وكضرورة من ضرورات السيادة السورية لابد لدمشق أن تلعب دورها في حماية حدودها. لابد من وجود رادارات و أسلحة دفاع جوي ويعني تقنيات يمكن لها أن تردع القوات أو الطائرات التركية. تابي بانگن قەسەدە و پەیەدا بۆ ڕژێمێ قەسەدە ڕێگری لە دەرباسبوونە چەکدارن ڕژێمە ئەسەد بۆ باژارێ من بجێکرد کو دەخواستن دەرباسی ناوچەیان سینووری بە تورکیارە ببن و بخۆژی دروستکردنا بەهانەیانە بۆ تورکیا تاکو دەرباسی وان ناوچەیان ببێ و پارچەیەکە دنجە ڕۆژاوای کوردستانێ وەرێبرین و ژێبێلی vەیەکێژی دەدەمە بووری دەب ئەوایەکی ڕێخستنکری قەسەدە و پەیەدا خۆنیشاندانێن پشتەبانیکردنێژێ پەکەکەرە لدار خستن و تێدا داخوازە سربەستبەردانە عەبدەڵا ئۆجەلان کرن. ئەڤ پێشبەچوون بتەنێ دەهەیامە مەهاکە دەهاتنە ڕوودان لە یاکو پێویستە وەرێ زەلالکردن ئەوە کو ئارمانج ئانینە پەکەکە و باسکێن وێ بۆ ڕۆژاوای کوردستانی چییە؟ پەکەکە و باسکێن خۆ بڕێککەوتن لەگەڵ ئەولەهی ڕژێمە ئەسەد هاتنە ڕۆژاوای کوردستانی و چەندین ئارمانج ئانینە چەکدارن پەکەکە بۆ ڕۆژئاوای کوردستانی هەنا لە ڕێکەوتە 6/3/2012 سەرکردایەتیە ئارتێش و ئەولەهیە سووریە فەرمان بە ئالیێن پەیوەندیداریان سەر بە ڕژێمێڤە لێ پارێزگا حەسەکە کرد کو ئاسانکاریەش بۆی دەرباسبوونە بەهتەرجە 105 چەکدارێن پەکەکە بۆ ڕۆژاوای کوردستانی بکێ پشتڕەوان بۆ فرعل ئەمن العەسکەری بەژارێ حەلەبێ ڤە گوهازێ و ئەو چەکدار خولێن پەروەردەیەش بۆی بەرژەوەندی ڕژێمە ئەسەد ببینن. ساڵە 2012دا ڕژێمە ئەسەد چەندین فەرمان بە پەیەدەکردن و ئەرکێن بچەکدارێن پەکەکەژ ئالی ئەولەهی ڕژێمە بەهاتنە سپارتن و بجیکردن ئەف بوون. بەردەوام دەوریان لە ناوچەیان سینووری ئەنجام بدەن بە تایبەتی سینوورێ سووریە بەهرێمە کوردستانێرە دەستە سەرکردنە ئەندام و ئالیگرن ئۆپۆزیسیۆنە سووریە و سەربازن چەکدارن ڕژێمە ئەسەد جودابوونە
هەما هەنگیا ڕاستەڕاست لەگەڵ ئالیەن پەیوەندیداریان ڕژێمە ئەسەد چاودێریکردنە سنوورێ سووریە بە تورکیا و عێراقێرە پشتیبانیکردنا ڕژێمە ئەسەدش بۆی ڕێگریکردنە لە دەرباسبوونە پشتیبانیە بۆ ناوچەیەن کوردی لە هەمبەر هەر سەربازێکی ژناڤە ڕێزێن چەکدارن ڕژێمە ئەسەد جودا بووە کووەرێ دەستە سەرکردن پێدەوە 250,000 لەیرە وەرگرێ کووی دەمی گوژمێ نێزیکی 400 دۆلاری ئەمریکی بوو. هەروەها پێدە باسکێ پەکەکە دەبجیکردنە ئەجندان ڕژێمە ئەسەددا بەردەوام بوو کۆدێ فەرمانەکەدا ڕێبەبەریە گشتیە ئەولەهیە سووریێ فەرمانێ بە پێدە دکێ کو گروپەکە تایبەت پێک بینێ و دەست بە تەرۆرکردنە سەرکردایەتیان کوردیان خۆدان باندۆر لە جادەیە کوردی بکێ ئەو فەرمان ڕێکەوتە 5/8/2012 هاتبووکردن پێدە دەست بجی فەرمان بجی کرد و چەندین سەرکردەیان کورد تەرۆر و بنچافکردن لە ڕێکەوتە 25/7 ساڵە 2012 ڕژێمە ئەسەد فەرمانێ بە باسکێن پەکەکە دکێک و بەشداریە دشەڕێ ڕژێمێ لەگەل چەکدارن ئۆپۆزیسیۆنێ لە حەلەبێ بکێ و گروپێن چەکدار مژور بکەن تاکو ڕژێمە ئەسەد پیلانەخوا لە حەلەبێ بجی بکێ. ئەڤ ڕاستیان ئەنینە پەکەکە بوون بۆ سووریە و ڕۆژئاوایە کوردستانێک و بە بالگە هاتنە پشت ڕاستکردن و هەرچەندە تەڤایە باسکێن پەکەکە لە ڕۆژاوایە کوردستانێ دخوازن وێ ڕاستیە پەردەپۆش بکەن لێل پێشیا چاوێ گەلێ کورد و ڕایە گشتی هەمووژی زەلالە.